سڵاتوانێ بێوم کاتتان باش بەڕێزان لە ئەڵقەی بەرنامەی ئەڤڕۆ لە کەناڵی ئاسمانی ڕێگا و ڕادیۆی ئاسمانی ئازادی جارێکتر ڕاستەوخۆ لەگەڵتانین. لە سەروبەندی ئامادەکردنی دەستوری هەرێمی کوردستان لە ئێستادا پەیوەندی نێوان ئاین و دەوڵەت لەم دەستورە یەکێکە لە پرسە گرنگەکان کە تێیدا هەڵگری تێگەیشتنی جیاواز و ڕوانینی جیاوازە لەبارەی پەیوەندی نێوان ئاین و دەوڵەت لە چوارچێوەی ئەو ڕیزبەندە سیاسی کە لە هەرێمی کوردستانە هەیە. بۆچی پرسی پێگەی ئاین لە دەستور هەمیشە بۆ تا ناکۆچی جۆراوجۆی لەسرە و بە شێوەیەکی گشتی بۆتە پرسێکی کۆمەلگایی. ئایا دەوڵەت دەشێ هەویەی دینی هەبێ؟ لێکەوتەکانی دووبارە جێگیرکردنەوەی بنەماکانی شریعەتی ئیسلام لە دەستوری عێراقەوە بۆ ڕەشنووسی دەستوری هەرێم چینە سەر ماف و ئازادیەکان. لایەنە سکۆلار و چەپەکان چ جێگرەوەیەکیان بۆ ئەم شتومەڕ و ئەم تێگەیشتن و مەسەلەی پێگەی ئاین لە دەستوری داهاتووی هەرێمی کوردستانە هەیە؟ بۆچی لایەنە ئیسلامیەکان دژایەتی بێلایەنی دەوڵەتدا پەیوەست بە ئاین و سیستەمی علمانیەت دەکەن؟ گرفتی مامەڵەکردن لەگەڵ دەقی ئاینی لەم ناوچەیە هەڵگری تێگەیشتن و ئیشکالەتی جیاوازە. لەم بارەیەوە لەگەڵ دکتۆر کاوە مەحموود جێگیری سکرتێری کۆمیتەی ناوەندی حزبی شوعی کوردستان گفتوگۆی ئەم پرسە دەکەین. دکتۆر ئەم کاتت باش و گەلک بەخێر بیتەوە. زۆر سوپاس، هەموو کاتێکت باش. دکتۆرەوە دەست پێ بکەم لە سەروبەندی ئامادەکردنی دەستوری هەرێم سڕڕای ئەوەی کە هەندێک جار دەبیندرێ ئاراستەی با بڵێن ناکۆچیەکان هەندێک جار بە ئاراستەی بەرژەوەندی تەسشی حزبی دەڕۆن، بەڵام پێگەی ئاین لە ئێستاە یەکێکە لە بابەتە گرنگەکان لە چەند ڕۆژی ڕابردوو کۆبنەوەی لێژنەی دەستور کراوە نەگەیشتونێتە ئەنجامێک لەبارەی ئەوەی کە پێگەی ئاین چۆن بێ لەم دەستورە. ئێوە چۆن سەیری ئەم شتومڕە دەکەن لەبارەی پێگەی ئاین لە دەستوری داهاتووی هەرێمی کوردستان؟ بە تەسەووری ئێمە مشتومڕ لەسەر پێگەی ئاین لە دەستوری لە پرۆژەی دەستوری هەرێمی کوردستاندا مشتومڕێکی تازە نییە، مشتومرێکە پاشخانێکی هەیە و هێزە سیاسەکان چەندین جار گفتوگان لەسەر ئەم مەسەلەیە کردووە و چەندین نووسرا و لەوانەیە نووسی نوشتیواش لەسەر ئەم بابەتە هەبوو بێ. ئەم گرفتە یەتە پێشەوە چووکە دەستور بنەمای مەشروعیەتی دەسەڵاتە لە وڵاتێکدا و هەروەها هەموو یاساکان ئەچێتە خانەیە کە پێڵێن دەستورێتی یاساکان، دەستورێتی قانونەکان کە دەرەچێ. لەبەرەوە ئەمە گرنگیشی تایبەتی هەیە، بە تایبەتی لایەنە ئیسلامیەکان و موسسەی دینی بەگشتی باسی ئەوە دەکات کە ئەبێ شریعەتی ئیسلامی سەرچاوەی سەرەکی بێ لە تەشریعە لە یاساداناندا و بە تایبەتیش ئەگەر ڕجای ئەوە بکەین کە ئەرچی پەرلەمان و یعنی کە شتەکان لە بەڕێوە مەسەلەی یاسادانانە. ئەم مشتومڕە کۆمەڵێک هۆکاری هەیە و دەتوانی بڵێن مەسەلەیەکی کۆمەڵایەتی سیاسیە، مەسەلەکە مەسەلەیەکی هونەری نییە کە دیژنەیەک دانیشتێ بەس هونەریان شتێک ئامادەکە. ئەم پێگە کۆمەڵایەتیە، ئەم کەڵی مەسلەیەکی کۆمەڵایەتی سیاسیە لە چەند هۆکارێکەوە وادڵێن. یەکەمی هۆکار ئەوەیە کە گرفتێکە نێوان پەیوەندی نێوان هاوڵاتی و دەوڵات و حاڵەتێک دروست بە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەگشتی و لە دەوڵەتی و سیستمی سیاسی ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە جۆرێک لە نامۆبوون هەیە نێوان هاوڵاتی و دەوڵەت و ئەم ناوەبوون هاوڵاتی ئەوێ یەکلا بێتەوە بۆی بزانێت کە سەرچاوەی یاسادانان چییە، بۆی ئەم نامۆبوونە لە بەرژەوەندی هاوڵاتی بێت، لە بەرژەوەندی تەنها دەوڵەت نەبێت کە شتێک فەرزکە بەسەر هاوڵاتی بوونە کە ڕنگدانەوەی خواستی هاوڵاتی بوون نەبێ. ئەمە لایەنێک. لایەنی دووەم ئەم مەسەلەکانەی مەسەلەیەکی کۆمەڵایەتیە لەناو کۆمەڵگای ئێمە ڕنگدانەوەی فرەجۆری دینی و مەزهبیە ناو کۆمەڵگای ئێمە. یعنی ناو کۆمەڵگای ئێمە دینی جیاوازەیە، تەنەوعێکەیە لە بواری ئاین و شتیوایە و لەبەرەوە ئەم تەنەوع هەیە کە باسی کۆمەڵگای کوردستانەکەین، باسی کۆمەڵگای یەک ئاین ناکەین و مەسەلەی هەمە جۆری هەمە چەشنی لەوەدا نییە بە پرۆسیێن بە سەتا دەستنیشانیکەی، یعنی بڵێ مادەم بە زۆربەی ١٠٠ لایەنێکە یان ١٠٠ زیاتر لایەنێکە بەو معنایە ئەبێ ئەو لایەنە ئەبێ سەروەر بێ. لەبەرەوە ئەبێ هەموو ئەو دەستورە ڕنگدانەوەی هەموو لایەنەکان بێ
کۆمەڵگەکەناو ئەو کۆمەلگایە دەژین. جگە لە هەمەجۆری لە بواری ئاینیە هەمەجۆری لە بۆچوونی سیاسی هەیە تەنانەت لەناو خودی ئاینیشە، یعنی هەتا ئەگەر لە 90 زیاتر خەڵکی کوردستان کە مسلمان من معنای ئەوە نییە 90 خەڵکی کوردستان دەوڵەتی ئاینیانەوێ یان ئاینەوێ ڕاستەخۆ کە ئاینی ئیسلام سەرچاوی سەرەکی بێ لە تەشریعدانانە لە یاسەدانانە کە ڕچایی بکات. جگەلەوە ئەمە ڕنگدانەوەی جیاوازیەک هەیە لە تێگەیشتنی دەوری دین، دەوری ئاین، ڕۆڵی ئاین ناو کۆمەلگا و پەیوەندی نێوان ئاین و دەوڵەت و کۆمەلگا. زۆر باشە دکتۆر، دێنە سەر ئەو بابەتانی جەنابەت باست کرد لە پەیوەست بە مەسەلەی پەیوەندی نێوان هاوڵاتی و دەوڵەتە بەپێی ئەو مەسودەی کۆن بۆ نمەدانراویان زۆربەی یاساکان و دەستورەکان دەوتێ گەل سەرچاوی دەسەڵاتەکانە. لەلایەکی تر دێتن بۆ نمونە ئەمە لە مادەی سێی دەستوری هەرێمی کوردستان مسودەکەەوە دەڵێ، لە مادەی 6 دەڵێ بنەمانە گۆڕەکانی ئیسلام سەرچاوی یاسادانانە و نابی یاسایەک دەرچێ دژی ئەمە بێ. ئەمە لێرە مەسلەی شەرعیەت بوونی یعنی ئەوەی کە گەل سەرچاوی دەسەڵاتەکان بێ ناکەوێتە بەردەم پرسیار و ئیشکالەتێک دروست نابێ؟ بەڵێ خۆی لە نووسینەوەی دەستورە ئەبێت جۆرێک لە هەماهەنگی هەبێ نێوان تێڕای مادەکانی دەستور بە جۆرێک ناکۆچی نەبێ لە نێوان مادەیەک و لە نێوان لەگەڵ مادەیەکی ترە و ئەوەی کە دەستورە نووسێتەوە کە ینی جۆرێک حاڵەتێک دروست هەبێت کە لە حاڵەتی هەماهەنگی جۆرێک کە هەستەکە جۆرێک تەنسیقەیە نێوان مادەکانە. لەبەرەوە کە ئەم دوو حاڵەتێتە پێشەوە لە حاڵەتێکم کە گەل سەرچاوی ینی دەسەڵاتە کە دەسەڵاتش یاسادانانە ئەم حاڵەتە ئەمە ڕنگدانەوەی بوونی دیموکراتیەت و ڕنگدانەوەی بوونی ئەوەی گەڕانەوەی بۆ ئیرادەی گەل، یعنی گەل خۆی بڕیارەدا لە حاڵەتەیە. لە حاڵەتی دووەمان کە ئەگەڕێتەوە حاڵەتدانەی کە شریعەتی ئیسلام کە سەرچاوی سەرەکیە و نابێ هیچ یاسایەک دامنێ کە لەگەڵ سەوابەتی ئیسلامدا نەگونجێ، هەرچەندە ئەگەر هەندێشت بێنی کە فۆتۆکۆپی عێراقا کە وەزعی تایبەتیە لە عێراقا ئەوە بێنی کە باسی پرنسپەکانی دیموکراتیە بکەی یان باسی حقوق و حڕیاتی ئەم دەستورە بکەی هەوەکو چۆن لە دەستوری عێراقدا هاتووە، ئەمە جۆرە لەناو خودی مادەکە جۆرێک لە ناکۆچی دروستەکە و ئەمان با لە دەوڵەتی دیموکراتیەتەوە ئەمان با بۆ دەوڵەتی دینی، واتە ئێمە هەنگاوانەی بە ئیسلامکردنی دەوڵەت کاڵێن بە ئیسلامکردنی دەوڵەت مەبەستم بە ئیسلامکردنی سیاسانەی دەوڵەتە. یعنی چەم شێتە پێشەوە بە عەرەبیەکەی توانای نابینێ ئەسلەمەتە دەولە، یعنی تۆ حاڵەتێکە بێ کە دەوڵەتەکە بەرەو ئیسلامبوونی سیاسی دەبێت کە ئەیبەی بەرەو ئیسلامبوونی سیاسی دەوڵەتەکە نەمەشدا خۆی ناکۆچی دروستەکە. ناکۆچی بۆ دروستە بێ. یەکەمین ناکۆچی دروست بووە لەسەر قەزیەی سەوابەتی ئەحکامی ئیسلام. یعنی مەبەست چییە لە سەوابەتی ئەحکامی ئیسلام؟ چونکە لە ئیسلامدا کە باسی سەوابەت دەکرێت زۆر جار ئەوانەی کە لە بواری فقهدا کارەکەن باسی ئەوە دەکەن کە جیاوازی هەیە لە تێگەیشتنی خودی سەوابەت و ئەمە ئەبێنێتەوە چێ تەفسیری ئەوە کە ئەمە سەوابەتە یان سەوابەت نییە. فەرقێ لە بینی سەوابەت و لە بینی مەقاسدی کولی کە لە فقی ئیسلامیە هەیە ئەم حاڵەتە. لەبەرەوە دوو حاڵەتێتە پێشەوە دوو حاڵەتی جیاواز. حاڵەتی یەکەم ئەو وەزعا یان ئەو باگراوندا یان ئەو حاڵەتەی کە هەیە کە قانون و دەستورەکان قانونی دەستوری جێبەجێەکان قانون ئەهێنێت پێشەوە. حاڵەتی دوم حاڵەتی فقه و شەریعەتە. ئەم دوو حاڵەتی جیاوازە و دەگەڕێتەوە بۆ دوو وەزعی جیاواز. ئەم دوو وەزع جیاوازە وامان لێ دەکا ئەوەی کە پێڵێن سەوابەت و ئەحکام کە بگەڕێنە سەرچاوەکان سێرەکەین لە کۆی 6,000 ئاەت کە لە قورئانی پیرۆزدا هەیە 7 ئاەت باسی ئەحوالی شخصی دەکا، 7 ئاەت باسی قانونی مەدەنیەکە، 20 ئاەت باسی ئەحکامی قەزا و شەهادەتەکە. بڵێن لەبەرەوە ئەو ئاەتانەی کە پێڵێن ئاەتی ئەحکام کەمە لەناو قورئانی پیرۆزدا ناگاتە کۆی 100 و کسور ئاەت لە چوارچێوەی 6,000 ئاەت. لەبەرەوە
بەپێی تاریخی تەجروبەی ئیسلامی گەڕاونەتەوە بۆ تەفسیرکردن و کاتێک تەفسیرکردن نەعیندێکدانەوەی معناکان چیکردنەوەی معناکان کە کاتێک چیکردنەوەی معناکان نەیتوانیوە حکمێکی گونجاو بگونجێنێ لەگەر ئەو گۆڕانکاریانەی کە هاتووە پەیام بردووە بۆ حاڵەتێکی تر ناوە تەویلکردن یعنی دەمانایەکەوە ڕۆشتن بۆ معنایەکی تر کە مەبەست لەوەدایە ئەم حاڵەتە سنووردارە چونکە ئەمێنێتەوە هەموو دەقێکی ئاینی دەقێکی زماناوانیە زمانە لەم حاڵەتە سێرەکەی ئەوانگێتە بدمەست زۆر باش لەبەرەوە بۆتە هۆی ئەوەی کە دەرگای ئیجتیهاد بکرێتەوە جگەلەوە کە ئەوەی ئەگەر باسی سەرچاوی دووەم بکەین کە حەدیسی فەرمودەکانە تەماشا بکەین فەرمودەکان ئەوەی کەی نووسراوەتەوە ماوەیەکی زیاتر لە 100 ساڵ لەسەر داوەتی ئیسلام بڵاو بۆتەوە ئەنج فەرمودەکان نووسراوەتەوە ئەگەر لە مەزهەبی سونەیە کە پشت دەبەسرێ بە 6 کتێبی سەرەکی کە بێنێن 100 صحاح بوخاری مسلم ترمذی ئەبو داوود ئیبن ماجە سێرەکەی کەی مردوون ماوەی مردنەکانیان 256 261 275 275 307 یعنی لەم فترەیە ژیاون لەم فترەیە دایان شت بە کەلتوری زالەکی بڵاو بۆتەوە گەیشتێتەوە ئەم بۆتە سەرچاوەیەک لە سەرچاوەکانی بڵێن شەریعەتی ئیسلامی لەبەرەوە دەرگای ئیجتیهاد کراوەتەوە چونکە ناتوانرێ حکم بکرێ ینی چونکە حکومەکان حکمی ئێستا لەگەر حکمی جاران جیاوازە وەزعی ئێستا جیاوازە پێوەرەکانیش جیاوازە دکتۆر ئێمە لە بەردەم یعنی گرفت و ئیشکالەتی مامەڵەکردن داین لەگەڵ دەقی ئاینی کە ئێمە دەبینین تێگەیشتنی جیایە لەبەرەوەی کە ئایا ئەگەر یارمەتیە ئەگەر ڕەبتیکەین بە ئێستاوە خودی ئێستا بە تایبەتی ئەگەر دوێنێ پێرێ ڕابردوو زۆر ڕوون نەبێ ئێستا زۆر ڕوونترە بۆ چونکە ئێستا کە کاتێک مەسەنەن گروپی تونڕەوی ئیسلامی هەیە و گاتە حاڵەتی تیرۆر تێڕە ئەم گروپانە باسی ئەوەکەن کە ئەوە ئیسلامی ڕاستەقینەیە واتە یعنی چەند تەفسیرێکەیە چەند بۆچوونی جیاوازەیە کە ئەمە ئەبێتە سەرچاوەیەک بۆ تەفسیرکردنی ئەوەی کە ئایا ئەمە لەگەر ئیسلامە ئەگونجێ سەوابتە یان سەوابت نییە ئەمە کارێکی ئێجگار زەحمەتە و جگەلەوەی ئەمان بە ئیسلامبوونی دەوڵەت بە دەوڵەتی دینی چکە ئەمە دەوڵەتی دینیمان ناوێت باسی دەوڵەتی مەدەنی دیموکراتیەکەین لەم حاڵەتە لێکدانەوەکەش زەحمەتە چونکە هەر گروپێکی وایە ئەمە ڕاستەقینەیە ئەلانەکی تر تەکفیرەکە لەم حاڵەتە تێ بڵێ بەهاتنی داعش و هەڵومەرجەی کە دروست بوو لە ناوچەکە زەرورەتی بەسەکە باشتر ڕوون بووە باشتر بۆ خەڵکە ڕوونگەونان بۆ دەوڵەتی سکولار مەبەست بۆ دەوڵەتی مەدەنی بۆ دەوڵەتی سکولار بۆ دەوڵەتێک کە ڕعایەتی هەموو دینەکان بکە چاودێری هەموو دینەکان کە بە معنای ڕعایەت بەڵام لە هەمان کاتە ئەو دەوڵەتە مۆرشێکی تەبیعەتەکەی مەدەنی بێ تەبیعەتەکەی دیموکراتی بێ دکتۆر بۆچی واقعی عێراق لە کاتێکە واقعەکە زۆر جیاواز لە هەرێمی کوردستان ئەوەی ئێستا باڵادەستە دەبیندرێ هەمووی پارتە مەسەبی و ئیسلامیەکانن پێگەی ئاین و ئاسی دواکەوتنی کۆمەلگا لەگەڵ هەرێمی کوردستان زۆر جیاوازە لە هەرێمی کوردستان بە پێچەوانەوە هێزە مەدەنیەکان لە دەسەڵاتن کەچی بە هەمان عقلەتی بەغا دێن مادەی شەشی ئەوێ کۆپی دەکەن بۆ دەستوری هەرێمی مسودەی دەستوری هەرێمی کوردستان پرسیاریشتر دروستە بێتەوە بۆچی ئیسلامیەکان هەمیشە لە مەسلەی بێلایەنبوونی دەوڵەت لە پەیوەست بە ئاین گرفتیانەیە دانێت دەوڵەتێکیان هەبی لایەنگیر بێ و دژی دەوڵەتی ئەلمانین من پێم وایە سەبارەت بە پرسیاری یەکەم کە کۆپی دەقێکەکرێت کە لە دەستوری عێراقا هەیە لە حاڵەتێکە لە حاڵەتێکی واقعی ئەبینین دوو بۆچوونی جیاواز هەیە سەبارەت بە دەوڵەت یعنی تێگەیشتنی مەبەستم ئەوەیە تێگەیشتنی هەرێمی کوردستان و هێزە سیاسەکانی لە هەرێمی کوردستان نەکە بە شێوەی تیۆری هەتا بە شێوەی واقعی ئەگەر بگەڕێنەوە تەنانەت بۆ ئەو یاسانەی کە لە ماوەی ڕابردوودا لە پەرلەمانیش دەرچووە ڕنگدانەوەی ئەوەیە کە تێگەیشتنی دەوڵەت تێگەشتێکی مەدەنی تێگەشتێکی سکولارە بە شێوەیەکی گشتی تێگەشتێکی دیموکراسی خوازە بە پێچەوانەی دەوڵەتێک کە لە عێراقا هەیە لە دەوڵەتی فیدرال کە تا ئێستا
بە شێوەیەکی عەمەدی فتوای دینی ئەی با بەڕێوە لەم حاڵەتەیە کە فتوای دینی بردی بەڕێوە جیاوازیە بێنە نێوان فتواکان بۆیە دەبینی سێرەکەی شەڕی تائیفی ڕوەدا و فتوای مەراجعی دینی شیعە نوعێکە و فتوای مەراجعی سنی نوعێکی ترە ئەوانەی کە ئەیانەوێ وەکو دەستوری عێراق بێ ئەو دەقەی دێنن من پێم وایە بە بیانوو ئەوە دێنن تەنها بەس بۆ ئەوی بەکو بە بەڵگە ئەیانەوێ بڵێن خۆیان ئەیانەوێ بڵێن مادەم دەستوری عێراق وایە ئێمەش بەشێکین هەرێمی لە عێراقدا ئەمە بە بیانوو ئێهێننەوە بۆ ئەوەی ئەوە بن بەڕێوە ئەوە تەمشیەکەن بەڵام حقیقەت و وەزعی هەرێمی کوردستان ئەوە نییە وەزعی کوردستان و هەرێمی کوردستان زۆر جیاوازە لە وەزعی بەغا زۆر جیاوازە لە وەزعی ڕۆژاوای عێراق زۆر جیاوازە لە وەزعی ناوەڕاست و باشوور عێراق دوو بۆچوونی جیاوازەیە سەبارەت بە دەوڵەت سەرڕای ئەم جیاوازیە بۆچی تیارە مەدەنیەکان لە کوردستان قبوڵی ئەم کۆپی پێستەی بەغا بۆ هەرێمی کوردستان دەکەن لە مسودەی دەستوری هەرێمی کوردستانە کە خەریکە ئەم جارش مەترسیەیە جارە شەژە ئەمە دووبارە بێتەوە من پێم وایە کاتی خۆی کە کۆپیان کرد نەوعێک بوو لە سازشکردن لەو کاتێک کە سازشیان کرد ئێمە وەکو حیزبی شیوعی عێراق حیزبی شیوعی کوردستان کە لەناو پەرلەمانی هەرێمی کوردستان بوو ئیشارەتمان بەوە کرد کە ئێمە تەحافوزمان هەیە لەسەر ئەو مادەیە و سێ برادەرمان لە پەرلەمانی کوردستانی ئەو کاتە بوون هەرسێ برادەرەکە ئاماژەیان بەوە کرد کە ئێمە تەحافوزمان لەسەر ئەو مادە هەیە بە شێوازی ئەگەر بڕیاریش بدرێ بەڵام ئێمە بە شێوازی دیموکراتیانە و مەدەنیانە کارەکەین بۆ ئەوەی نەمێنێ ئێستا هەلومەرجێکی زیاتر هاتە پێشەوە زیاتر ڕوون بوو لەبەرەوە من پێم وایە هێزە دیموکراتی و مەدەنیەکان هێزە دیموکراتی و مەدەنیەکان هەروەها هێزە ئیسلامی میانڕەوەکان ئێستا تۆپەکە لە خانەی ئەوانە لە مەلعەبی ئەوانایە ئەبێ ئەوان داوای ئەوە بکەن کە ئەم بەندە ئەم داڕشنە نەمێنێ دکتۆر کەواتە پێمان بڵێ دەوڵەتی مەدەنی دەوڵەتێک کە بێلایەن بێ لە ئاست ئاینەکان مەترسی نابێت لەسەر هاوڵاتیەک کە دەوێ ممارەسی ئاینی خۆی بکاتن دێرەدا کە باسی دەوڵەتی مەدەنیەکەین ئێمە باسی تەنها باسی دەوڵەتی مەدەنی ڕابوەستین کافی نییە بەس نییە ئێ باسی دەوڵەتی مەدەنی دیموکراسی بکەین بۆی وازح بێ چکە لە بیرمان نەچێ هەندێک لە گروپە توندڕەوەکان حتا بزوتنەوەی ئیخوان موسلیمین لە مصر باسی دەوڵەتی مەدەنیە کرد و پێی وایە دەوڵەتەکەی و دەوڵەتی مەدەنی بوو بەڵام بە ناوی دەوڵەتی مەدەنیەوە هەوڵیەدا کە احتیکاری بریاری سیاسی بکە و دەستورەکە بەرەو ئاراستەیەکی تر بەرە کاتی خۆی لە وەزعی میسردا لەبەرەوە کە باسی مەدەنیەتەکەی باسی دەوڵەتی مەدەنی دیموکراسیەکەین ئەو حاڵەتەکەین لە حاڵەتی دەوڵەتی مەدەنی دیموکراسی دەوڵەت وەکو دەوڵەت کەسایەتێکی معنەویە ئەم کەسایەتێ معنەویە ناتوانین بڵێ ئەم دەوڵەتە ئەم کەسایەتێ معنەویە کریستیانە یان بوزیە یان مەسیحیە و ئەگەر وابێ چکە کەسایەتی طبیعی حەقی هەیە دینی هەبێ کەسایەتی طبیعی کە دینی هەبێ باوەڕی بەوە هەیە کە لە دوا ڕۆژە لەسەر ئەو دینەی حیسابەکرێ دێ ئەڵێ چاکەکان ئەمەیە خراپەکان دەوەیە لە ڕۆژی قیامەتە بەبێ هەموو ئاینەکان جۆرەك لە محاسبە ئەکرێ دەوڵەت کەسایەتێک نییە خازعی محاسبەکردن بێ ڕۆژی قیامەت لەبەرەوە عەمەلیەن دەوڵەت شتێک نییە کە دینی هەبێ کە بڵێ ئەم دەوڵەتە دینی خۆی هەیە دين خلق ديني هي مجتمع ديني هي ومجتمعش متنوعة بلام دولات لسري أويا كرعايتي همو دينا كامكا باش دكتور برسيار أويا يعني لكاتي أمتيجيشنا الروني زنابت بو أنبابتها أي بوتشي ببردوام توجمك لكم ألقا خلق أقدار كاتو كدولتي سكولار دەوڵەتی مەدەنی دیموکراسی کە لە پەیوەست بە ئاینە بێلایەن بێ هەڕەشەیە مەترسی وایە بەهای کۆمەڵایەتی لە ناو دەچێت ئیلا ئەخیری لەمە یعنی تێگەیشتنی ئەوە لەبارەی ئەم چاوەشەکاری هەیە من پێم وایە ئەمە ئاراستەیەکی سیاسیە ئەمە ئاراستە سیاسیە بەشێکە لە پرۆپاگەندە و وەکوتت بەشێکە لە چاوەشەکاری سیاسی مەبەستی شتیە مەبەستەوەیە چونکە لەسەر بنەمای ئاین ئەحزاب دروست بووە کە لەسەر بنەمای ئاین کە حیزب دروست بێ حیزبەکە هەرچی حیزب بێ پێی وایە ئەو ئاینە تەنها شتێکی زەمەنی نییە شتێک نییە کە عیلاقەی بە مجتەمەعەوە بێ پێی وایە شتێک کە عیلاقەی بە دین و دەوڵەتەوە هەیە
کە ینی ڕبتەکە لە نێوان دین لە نێوان دەوڵەت پێ وایە ئەو دینە شتێکی سیاسیە و ئەبێ لە حکومڕان نابێ لەبەرەوە پەنا ئەباتە بەر حکومەکانی ئەو دینە ئەیکا بە حاڵەتێکی سەروەر و ئەوێ فەرزیکا بەسەر کۆمەڵگایە هەندێک جار ئەم تەویلە یان هەندێک جار تەسەوڕێک دەکرێت کە ئەم تێگەیشتنی خۆی بە پیرۆز دەکاتن و پێی وایە ئەمە دەبی یعنی هەمومان پارێزی ئەم پیرۆزیە بین بەشێکدا لە حاڵتەکە بۆ ئەوەی ڕەوامبوون بدا بەخۆی بۆ ئەوەی کە جۆرێکدا قورسایی بدا لەو بیر و بۆچوونێک کە هەیەی لە کاتێکە ئەو بیر و بۆچوونە کە غیلافێکی ئاینی هەیە هەرچی بێ ئەو ئاینە بیر و بۆچوونێکی مرۆییە بیر و بۆچوونێکە ناو کۆمەلگا خودی ئاینەکان نەناو کۆمەلگایان ناو ئەم حاڵەتەیە بەڵام ئەوە ئێوەیە جۆرێک دە پیرۆزی پێبەخشێ بۆی فەرزیکا بەسەر خەڵکی ترە بۆی خەڵکە بترسێ لەبەرەوە پێی وایە خەڵکەکە ئەبا بەرەو ئاراستەیە کە ئەگەر ئەمە هەڵنەبژێری معنایەوەیە تۆ خەلەلێکەیە گومانێکەیە لە ئاینی تۆ ئینسانێکی مرۆڤێکی ئاین پەروەرنی لەبەرەوە ئیستیغلالی خەڵکێکی ئاین پەروەرەکە ناو کۆمەلگای ئێمە بۆ ئەوەی ئەو ئەجندەیە کە هەیەی کە خودی خۆی ئەجندەیەکی سیاسیە ئەو ئەجندە سیاسیە ئەجندەیەکی مجتەمەعیە فەرزیکە بەڵام بە چۆن فەرزیەکە بە قووەتی بە هێزی پیرۆزی فەرزیەکە کە هێزەکەش پیرۆزەکەی لە ئاینەوە لێگرێ دکتۆر بۆی پرسیارەکان یعنی محدد بکەم لە بابەت ئەم مەترسیانەی کە هەیە لە مەسلەی مانەوەی کە هیچ سیاسایەک نابی دەربسی دژی بنەمانە گۆڕەکانی ئیسلامێک کە ئەم تێگەیشتنی هەیە مەترسیەکانی مانەوەی مادەی شەشی مسودەکەی پێشتر لەسەر لە دەستوری داهاتوو چییە بە گشتی لەسەر ماف و ئازادیەکان من پێم وایە یەکەم پرسیارەوەی چێ بڕیاری ئەوەدا ئەمە لەگەڵ سەوابێتە گونجەیە ناگونجێ ئەمە بێچێک لە پرسیارەکان چێ بڕیاری ئەوەدا من پێم وایە ئەو وەختە لەناو پەرلەمانیان دەرەوە پەرلەمان هەر هێزێکی ئاینی پێ وایە ئەمە لەگەڵ سەوابێتە گونجەیە ناگونجێ لەوانەیە هێزێکی ئاینی حزبێکی ئاینی بڵێ ئەمە لەگەڵ سەوابێتە هێزێکی ئاینی بڵێ نەخێر ئەمە سەوابێت نییە چونکە قەرزەکەی ئێستا قەرزەی حکومەت دیکە بە درێژایی تەجوبەی تاریخی ئیسلامی بە درێژایی تەجوبەی تاریخی ئیسلامی گۆڕانکاری هەیە لەم بۆچوونە ئەمە گرفت دروستەکە دووەم ئەمە وامان لێکە ماوەی کارکردنمان لە هێزی پەرلەمانە سنووردار بێ بە معنایە لە معناکان ئەچین بۆ دەوڵەتی دینی بە هەمان شێوازی نمونەی ئێرانە بێ مەجلیسی حیمایەت سیانەی دەستورە بێ و ئەگەر پەرلەمان هەرچی بڕیارێک بدا ئەبێ بگەڕێتەوە بۆ ئەو لیژنەیە یان ئەو تاقمە بڵێ ئەمە نەخێر ئەمە ئەگونجێ ئەمە ناگونجێ و ئەمە شێوازێکی عەمەلی نییە. زۆر باش لەم بەردۆخی ئێستا کەواتە بەدیلی ئێوە چییە یعنی بەدیلی پارتە چەپ و سیکۆلارەکان چییە بۆ مادەی شەشی دەستور چۆن نەجاتمان بێ لەو گرفتی مامەڵەکردن لەگەڵ ئەم بابەتە من پێم وایە هێزە سکولارەکان ئەبێ هەوڵدەن کە جۆرێک لە داڕشتێک پێشکەش کرد ئەو داڕشتنە یەکلایەن نەبێ من پێم وانییە کە ئێمە تەنها ئێمە هێزی سکولاری من پێم وایە هێزی سکولار لە ناو حزبە سیاسەکانە نەناو خودی حزبە سیاسەکانیش فراوانە ئەو ماوەیە چەند ڕاوتێکی تازە دروست بوونە بە تەنانەت هەندێک حزبی تریش حزبەکانی ترش کە دەسەڵاتن بەشێکی زۆری حزبی سکولارن بەڵام گرنگە لەسەر ئەم مادەیە ئەم حیزبانە بگەنن جۆرێک دەتێگەیشتن ئەم جۆرە تێگەیشتنە ئاماژە بۆ بکە کە دەوڵەت چاودێری هەموو ئاینەکانەکە یعنی کەڵەم چاودێری نەک معنای ڕقابە بە معنای ڕعایەتکردن یعنی ڕعایەتی هەموو ئاینەکانەکە بەڵام لە هەمان کاتە کەفالەت و زامینی ئازادی معتەقەدەکە بیرروباوەڕ و ڕادەربڕین و پاراستنی زەمیر تێکرای ئەو بۆچوونانە و هەروەها دەوڵەت ئەرچێتی کە ڕۆشنبیری کە تووری ئاعتیدالکردن میانڕەوی و قبوڵکردنی بەرامبەر ئەمانە هەمووی بڵاو کاتەوە و لە هەمان کاتە
دووپاتی ئەوە بکاتەوە کە تێکڕایی پێکاتەکانی کوردستان بە مسلمان و کریسیان و یەزیدی و بە هەموو پێکاتەکانی تر کاکەیی و شەبەک و ناوەکانیان چەند زۆر بێ ئەمانە بە شێوەیەکی پێکەوە بژین ئەمە ئیشارەتی تابێت لە دەستور پێکەوە ژیانی ئەم پێکاتانە لە هەمان کاتە ئەبێ دەوڵەت قەدەغەی تەکفیرکردن بکە وماوە نەدا بە عنف بە توندوتیژی بە کەراهیە دەوانە تێکڕای ئەمانە وامان دیەکە کە ئاین بەکار نەیە بۆ دیعای سیاسی. زۆر باشە دکتۆر دەمەوێت پرسیارشت بکەمەوەی بەرنامەکە کەم ماوە لەو ماوەیە کە ئێستا ڕوبڕێ و باردۆخە دەبینەوە چەندین تیرۆریست لە هەرێمی کوردستانە دەستگیر کراون سەدان تیرۆریست لە هەرێمی کوردستانەوە پەیوەندیان بە ڕێکخراوی تیرۆریستی داعش کردووە لەو ماوەیە چەند باندێک بە دوای یەکە لە شاری ئەولێر گیران هەمووی دەڵێن ئێمە لە ناو دام و دەستگا ئاینیەکانەوە لە بەشێک لە مزگەوتەکانەوە فێری بیری توندڕەوی و جیهادی بین بەهۆی پسپۆڕەکەی تو دکتۆراکەی تو لە بواری ئاینی و مەسەلەی ئیشکالەتی با بڵێن مامەڵەکردن لەگەڵ ئاین و دەوڵەتە ئێمە لە کاتێکە دەستوریشمانیە لە هەرێمی کوردستان بەڵام ئێمە ئێستا گرفتاوین بەم حاڵەتانەوە. لە ساڵی 2011دا ئێمە بە چاودێری جەنابی سەرۆکی هەرێم کۆمونەیە کرا لەگەڵ کەسانی مەدەنی و ڕۆشنبیر و لەگەڵ ئەوانەی داکۆچی لە مافی ئافرەتەکان لەگەڵ کۆمەڵێک مامۆستایانی ئاینی کۆڕەکە سەبارەتەوە بوو چۆن ڕۆڵی دامەزراوە ئاینیەکان و دامەزراوە ڕۆشنبیرەکان لە پاراستنی ئاشتی کۆمەڵاتی ئەو کۆنفرانسی من پێم وایە ئەگە بگەڕێنەوە ئێستا لە 2011 ئێمە باسی ئەومان کردووە کە ئەبێ دەوڵەت زمانی ئەوە بکە کە مزگەوت و کەنیسەکان و هەموو دەستگا ئاینەکان دوور بن فەزای گشتین ئەمانە چۆن کەسێک لە پێشمەرگایەتی کارەکە لە مەجالێکی فراوانە کارەکە نابێ ئەمانە تەدەخولکە نەک لە کاری حزبی لە کاری سیاسی دەستوری زۆر وڵات هەیە زمانی ئەوەی کردووە کە نابێ بە هیچ شێوەیەک ئەم دەستگا ئاینانە ئەم دامەزرا ئاینانە ئەبێ حیادی بن ئەبێ کراوە بن. بەڵام دکتۆر هەر ئەو مزگەوتەی ئێمە پێشتر مەحوی و نالی و قانع و ئیلە ئاخیریان دروستە کرد بەڵام ئەمڕۆ ئەم خەڵکانش دروست ئەمە ئاماژەکردنە بە ڕۆڵی ئەم داوەزراوانە ئەبێ ئەم دامەزراوانە بگەڕێتەوە بۆ ڕۆڵە کەلتورەکەی خۆی ئەو ڕۆڵی کە وەختی خۆی بینوێتی ئەم داوەزراوانە گرنگن بەڵام دەبێ ئاراستەی ڕۆڵەکەیان بکرێت چه ئاراستەی ئەم ڕۆڵەکە دەوڵەت جگەلەوە زۆر گرنگە نابێ خیتابی دینی گوتاری ئاینی بەکار بێ بۆ تەعبیەکردنی جەماوەر بۆ هاندانی جەماوەر یعنی بۆ نمونە بەشێکی زۆر کە هاندراون کە بان دروستەکرێ هەر هەمووی لە مزگەوتەکانە ئەمانە ئینکراوە ئەگەر بگەڕێی بۆ بازاردەیان سیدی ئەبینی کە ئەگەر جۆ لێ بگری هەر هەمووی بانگەشەکردنە بۆ تەکفیرکردن بۆ توندوتیژی پێشنگاتەوە و هەروەها زۆر جار گوتاری ئاینی بەکاردێ بۆ کەمکردنەوەی مافی ژنان یان مافی نەتەوەیەک و ئاینێکی تر هەروەکو ئەو گوتارانەی کە ئاراستەی یەزیدەکان نەکرێ لەبەرەوە ئێمە ئەبێ کاری ئەوە بکەین کە نابێ گوتاری ئاینی بەکاربێ بۆ هاندانی خەڵکی نمونەیەکی بەسیتر بۆ دێنم کاتی بەرنامەکەم کەمەوە زۆر بە کوردی تکایە بڵێ مەسەلەن ئەو کاتەی کە چقۆیەکیان کرد بە نەجیب مەحفوظ لەسەر ڕۆمانی ئەولاد حاڵەتونە ئەوانە پیانوت بە کەسەی کە تاوانبار بوو پیانوت ئەو ڕۆمانە خوێندێتەوە وتینە ئەو ڕۆمانم نەخوێندێتەوە خوێنەواریم نییە بەڵام پیاوتم ئەمە کافرە بەو معنایی سێرەکەی دەستگایەکێ دەرەوەی ئێمە ئەم دەستگایە بە کەیفی خۆی تەکفیری خەڵکەکە و ئەرچی دەوڵەتە مەجای بەوە نەدا. دکتۆر کاوە مەحموود جێگیری سکرتێری کۆمیتەی ناوەندی حزبی شوعی کوردستان گەلک سوپاس بۆ ئامادەبوون لە بەرنامەی ئەڤڕۆ سوپاس بۆ تێگەیشتنەکانت. بەڕێزان ئاهاتینە کۆتایینا بە مەڵقەی بەرنامەی ئەڤڕۆ کاتێیدا لەبارەی پەیوەندی نێوان دین و دەوڵەت ئیشکالەتی پەیوەندی نێوان دین و دەوڵەت وەروە ئیشکالەتی تێگەیشتنمان بۆ دەقە ئاینەکان و مەسلەی ڕۆڵی دەوڵەت لە ڕەشنووسی دەستوری داهاتووی هەرێمی کوردستان لەگەڵ دکتۆر کاوە گفتوگۆی ئەم بابەتەمان کرد تا بەیانی لاڵقەی چیتری بەرنامەی ئەڤڕۆ و قسەکردن لەسەر بابەتی چیتری پەیوەندیدار بە ژیانی جڤاچی پێتان دەگەینەوە کاتێکی خۆش بۆ هەموو لایەک سوپاس بۆ ئاورانم لە کۆنتڕۆل و ستۆدیۆ.